مەسرور بارزانی ڕاوێژکاری ئەنجومەنی یاسای شێرێمی کوردستان لە میانەی پێشوازیکردنی لە فرانک بیکر باڵۆزی بەریتانیا لە عێراق و شاندی یاوەری ڕایگەاند گەیشتنی کورد بە مافەکانی دەبێتە فاکتەری سەقامگیری و چەسپاندنی زیاتری یەکسانی لە نێوان خەڵکی ناوچەکە کە لە نەتەوە ئاین و مەزهەبی جیاواز پێکاتوە. لە دیدارێکدا کە بە ئامادەبوونی جۆن شارپ هەڵسوڕێنەری کۆنسڵی گشتی بەریتانیا لە هەولێر بەڕێوەچوو دوا پەرەسەندنە سیاسی و سەربازیەکانی ناوچەکە و چۆنێتی بەڕێوەبردننی مووسڵ دوای نەمانی داعشتا و توێکرا. لە دیدارەکەدا مەسرور بارزانی ڕۆشناوی خستە سەر گفتوگۆ و هەنگاوەکانی نێوان لایەنە سیاسیەکانی کوردستان بۆ چارەسەرکردنی جیاوازیەکانی ناوخۆ و جەختی لە پێویستی یەک ڕزیێزەکانی کوردستان کردەوە بۆی بەهێزی زیاترەوە ڕوبەڕووی ئەگەر و پێشهاتەکان ببێتەوە لە پێناو بەدیاتنی ویست و بەرژەوەندیەکانی هاوڵاتیانی کوردستان. هەروە باسی لە نەخشە ڕێگەی سربەخۆی کوردستان کرد کە ویستێکی هاوبەشی هێزەکانە و ڕایگەاند گەیشتنی کورد بە مافەکانی دەبێتە فاکتەری سەقامگیری و چەسپاندنی یەکسانی نێوان گەلانی ناوچەکە. لای خۆیەوە باڵۆزی بەریتانیا لە عێراق باسی لە سیاست و استراتیژی وڵاتەکەی لە عێراق کرد و دووپاتی لە بەردەوامی یارمەتی و هاوکاری وڵاتەکەی لە شەڕی تیرۆریستانی داعش بۆ هەرێمی کوردستان کردەوە.